کامەتان نەخۆشەکەیە ئەوە تا لە ژوورەوەیە باشە ئەڵێم قوربان تۆ بڵێ باش بی ئیشەڵڵا بێدەنگ ئەوەیشی تۆ نییە نەجوڵێنەوە بۆکوێ دوام مەکەون گومانی جنی لێ یەکەم تێگەشتن ئەگەر ژنی تیاابێ بێنە ژوورەوە چێتە گیانی ئێوە وی بەخوام نەترسم قاز بەسکرە دەرچۆ ورا بردم دەرچۆ لە جەندی آی دەی آی یاڵا آی بە ذاتی خوا دەنگ نەما وابزان بەخوا کوشتی کورە من ئەزانم ئەمە کێیە دەبست بە دەمشتێ ئەو چێ قسەیەکەی ئەوە تەواو جنەکەم ڕاونە بەڵام دوو جەلسەی کە ببێمەوە سەری لێبم بۆ ئەوی زۆر باش بێ ئەکرم کرم کوڕا کرم نانا ئیشەڵا نامرێ براژین جان هیچ خەفەت مەخۆ خوا گەورەیە شپالای خۆیە بەڵام کاکەمە عیلاجەکەی لای دکتۆرە برام ئەمە دکتۆر نەبێ کەس عیلاجی ناکە دکتۆرێکی عێراقی هاتووە زۆر باشە خەڵکی بەغایە من ئەیناسم چارەسەرەکەی بەس لای ئەوە ئەیبینە لای ئەو یەکاوێکە بۆ دکتۆری عێراقی بە کاکە باشین دکتۆر لە مەقادیشۆ هەیە هیچۆ مەقادیشۆ کورەدە بڕۆ بیشۆ دکتۆر هاتووە لەو ئەڵمانیاوی یەکاوێکە یەکسەر چاگەن بەڵاڵێن دکتۆرێکی لە تورکیا زۆر باشە نه بەخوا ئەڵێن دکتۆرێک هەیە لە ئێرانی یەکاویەکە یەکسەر چاکیەکاتەوە کورە بابە مەقادیشۆکە بێ بە والله ئەوەی ئەڵمانیا لە هەمووی کورە بابە ئەو مەقادیشۆ لە بەس تەماشای کە عیلەت دکتۆر